دیارە ئەمڕۆ لە قەزای کەلار ئاگرێکی گەورە ڕوویدا لەسەر ڕێگای کەلار سلێمانی لە گوندی بەردەسوور بەنزیخانەی وڵات ئاگری گرد. ئەم بەنزیخانەیەک بوو، سێ کابینە ئاگری گردو لە سعات 11 و تقریبان 20 خولەک ئێمەیان ئاگادار کردەوە. چوینە سەر ڕووداوەکە و توانیمان لە ماوەی سعات و نیوێک کۆنتترۆڵی ئاگرەکە بکەین و زەرەر و زیانی ئاگرەکە دەتوانین مەسەلەن بڵێن بیخەمڵێنی بە نزیکەی 100 ملیۆن دینار. مەسەلەن 42,000 لتر گاز سوتاوە، 15,000 لتر بنزین محەسەن سوتاوە، 2 کابینە، 3 عەداد، 4 مۆلیدا بوو. لە هەمان کەدا چەند عەمبارێکی بنزین لە تەنیشتی بووە توانیمانە ڕزگاری بکەین و لە کاتی ئەم ئیشا ئێمە 3 کارمەندمان بریندار بووە لەگەڵ 2 هاوڵەتی خاوەن بەنزیخانەکان خۆیان بریندار بوونە. بریندارەکان یەکڕوانەی نەخۆشخانەی کشتی کەلاکریان چارەسەریان بۆ کرا و بریندارەکان زۆر قورس نەبووە. بەڵێ بەوتەی خاوەنی بەنزیخانەکە هۆکاری ئاگرەکە شۆرتی کارەبا بووە. بەڵێ خۆی دیارە ئاگری بنزین جۆرە خۆی 3 جۆر ئاگرەیەکی لە جۆرە ئاگرە سەرەکانە. ئەم ئاگری سوتەمەنی شلەمەنیە تەنها ئێمە فۆم بەکارتێرین، ئێمەش لەخوا بەزایە لە ڕووی فۆمە زۆر دەوڵەمەند.